د دورا قرنطینه ده املی های بون که جخوا بری تجی و وارو قادبو که درسین کردناسیه لسر زمان و ویجه و دیروک و جواک و پسیکولوژی و فلسفه و متودولوژی زانستیه به لی هر وها وی قرنطینه روشک وها آوا کرد که کسیم که درفتین پچوک پیدا ده کرنجی جه بپار بمینین. لو ما مبریار دا که پار امزانینگاه کردیا آنلاین آوا بکن. 16 ماموسته اکادمیسین سپور لیگولینر یک کردو بیانی کدومادا کردناسی دل خبتن پشتا خودان هفته. میزی 500 کس پشتاری سمینر بود. 110 سمینر هاتن دایم. آخر پرتوکاوی هاتا چاپ کرد. لو ما ایسا مبریار دا که امزانینگاه کردیا آنلاین دیسا بک بیه. زانینگاه کردیا آنلاین شبو همو کردانه. به کردیه لخیرا کردانه. زانینگاه کردی یا آنلاین به برپرسیتی دکتر ابراهیم سیدو ایدوغان و گلک ماموستا سپور و شارزایندن. ما 24 با آوایکی زندی. او برنامه به پروگرام زوم، یوتیوب، فیسبوک و اینستاگرام با آوای زندی تین پیشکش کردن. بله هوای جون همو بخیراتن درسامه یا ایروش هیوی درمون کش باش بن ببرن ازیرون نل مالا خامل میواندریه کمه لیدی ساجی مخواستم لدرسا ما مستجعفر شيخ رستامي امجي كم نمينين جبركو مندزانم بشداريا كثير منا ما مستجعفر جبوما وكزيرة شما جبركو قال لك كرد هنا كو
لدربه كردستاني جيشتنا قادنا أكاديميك ين وها جرين كو كسم كو لوليت بكردولوجيا وعلى قدر دبن مخابن كم جاران هجر براستيجي ند نوابي قادي دبن كم جاران هايوان جخبات يوان شدوا جبرويه كو ام گاواک الولید جیبون گاواک مناوی ماموسته جعفر شیخ استامی دیبیز گاواک مناوی مایکل چای دیبیز جبوم ناون پرگرین کن جبروی ایروج او درفت بمرا چی بویا کو ام درسیوان راست بودار بکن و از گلکی براستی جدل دبیجم گلکی کیف خوش و شاناز و سربلندم کو به کسایتین کردیه وها سرکفتی را ام دی پیوندیه دنه و ریاضانگاه کردیه آنلاین و ام درسیوان دگینن کردولوگ سیبروجی و حوالو هوگرین خویین میناوه که دل درسوان گذاری بکنن و زانن درسی برید ما مسته بحث کربو به او تشتاو که امجره دبیجن سوسیولنگویستیک یانجی زمان ناسیا جواکی یانجی جواک ناسیا زمانیش بر کوک اینتردیسیپلینره نواوی ده وات سازی و آنجی پیناسه یا وی خوشی دنوا هم زمان ناسیه هم جی کومل ناسی یعنی جواک ناسیه ده دچوته ما مسته بحثاوی کربو جا ایروج ما مسته ده خباته که نو جمرات پیشکش بکن ما مسته از تجیوکه کو انیماتور کوست برای دیدم ناسکرین دا که تجیب کاری بخواه برای بی درس خواه جا بیست کدین ما مسته اگر پیدیگاوی پیچیه به از جوار دیسا وقت درسادن هن جوران اودیان جوار دینم دا که ام بکارن او اتولیه که ما مسته دخوازه پیک بینه عمل بدره چه بکن ما مسته تو بخیراتی کرم بکه درس آته فرمو زور سپاس سلاوتان لبه هیوادارم هموتان گلک باش بن زور جوتان لوانه به لخوارەوە چی دەنووسێ من جاری پێشویستم ئەمە دیسیبڵ بکەم بەڵام بەداخەوە هەرماوەتەوە پێم وایە بچمە سلاید شۆ لێرە subtitle setting always do subtitle I think پێم وایە جار باشترە وابزانم دەبێت وابزانم باشتر بوو وایە ئێستا نایبینی کە بینووسێ ئەرێ باشتر بوو نها باشتر زۆر کەواوە سپاس مامۆستا سەیدۆ گەلێک مەمنونم دەنگم باش تێ هەمووشت دەبینن هەموو تشت باشە ئای بژێ باشتێ زۆر کەیف ئەم تەش هەر جار جوان خۆشم بە ئەوەت هەر خەریک بوو بێمە ئێرە کو ئەمە دەست پێ بکەم کچا من گۆ تشتێک ji تەڕاهاتیە تەرەتێ پۆست ئەوە من باوەڕ کە لە بەندا ئەو تشتێ بووم بەلکی سێ هەیب چۆر هەیبان لەبەر کۆڤید و ئەوە دوا کەوتبوو ئەوە هات کەمبریج یونیڤرسیتی پرەس ئەوەژەوە هینەکەی دکتۆر شایەت شتی وای زۆر دیوە زۆری پێخۆشە و زۆر شتانە ئەو باکس و ئەوە کتێبی تێدایە ئەوەش کتێبێکی تازە کە پرۆفسۆر حەمید بۆز ئارسڵان لە جاندوو ئەکادمیە دن چاپکردنە کتێبێکی قەبە و مازن تنێ لەسەر دیرۆکە کوردان بەری ئەو تشتانە نەبوو یعنی نزیکێ دکتۆر شایەت باش دەزانێت نزیکێ بەری مەسەلە 10 ساڵە 15 ساڵە کتێبێک دەردەچوو بەشێک مێژوو بوو بەشێک عەزمان بوو بەشێک دین بوو بەشێک سیاست بوو بەشێک ناسیۆنالیزم بوو نەها کوردان کتێب دەردەخەن بە ئینگلیزی ji aliyê meselen Cambridge, Oxford, کوێ tenê meselen li ser behsekî li ser barekî taybet ew pir muhîm e bi baweriya min pengavekî pir muhîm e niha Dr. Şahit baş dizanit tiştekî dî çend tiştê veto berêwin yekiyan bo wêne من ئاگادارم لەسەر ئەدەبی کوردی شتێکی قەبە چاپ دەبێ پاڵگرێیف لەسەر زمان ناسییا کوردی زمان و زمان ناسییا کوردی برای خۆتان ئیدیتی دەکات لەگەڵ 4 پرۆفسۆری دیکە ئاکسفۆرد چاپی دەکات ئەمانە پڕ موهیمن یعنی
وەکی مەسەلەن کوتم لە پێشدا کتێبێک دەردەچوو یەک بەش مەسەلە 15 لاپەڕە لەسەر زمان بوو نها ئاکسفۆرد 700 لاپەر لەسەر زمانێک کرد بە ئینگلیزی دێتە چاپکرا یعنی پەنگاوێک گەلێک باش هەنگاوی زۆر زۆر باش هەڵگیراوە کە بەڕاستی جێگای خۆشحاڵی دیسان سپاس مامۆستا سەیدۆ ئەمڕۆ وەکو بەشێکی گرنگ لە زمانناسی کۆمەڵایەتی یان زمانناسیە جڤاکی بەحسی گوهارینە زمان و ڕاگرتنە زمان دەکەین گۆڕانی زمان و ڕاگرتنی زمان language shift and maintenance گۆڕینی زمان لە ناوچوونی زمانەکان دەست هەڵگرتن لە زمانێک چوونە سەر زمانێکی دیکە بەڕاستی شتێکی جددیە و ئێستا هەیە لە تەواوی دنیا بۆ وێنە جاشوا فێشمن بەلکی بەناوبانگترین زمانناسی جڤاکی دەڵێ کە لە 1500ەوە هەتا 1950 یعنی بۆ ماوەی نزیکەی 500 ساڵ نیوەی زمانەکانی دنیا چوون تەخمینی زۆر باش هەیە کە دەڵێ لە دومایی ئەو چەرخە لە دومایی 2000 نیوەی دیکەش لە ناو دەچن ئەگەر وەزعەکە هەر بەو شێوە بڕاتە پێش بۆ وێنە ئەگەر سیاسەتی زمانی لە شوێنی وەکو تورکیا و ئێران نەگۆڕدرێ ئەو وەزعە درێژەی دەبێت زۆربەی زمانەکانی خۆجیایی لە شوێنی وەکو ئەمریکا کەنەدا ئوسترالیا لە ناوچوون ئێستاش هەندێک ماون بۆ وێنە لە کەنەدا کە من دەژیم بەڵام هەندێکیان لەسەر سنووری لە ناوچوونە بۆ وێنە زمان هەیە 10 ئاخێوەری هەیە زمان هەیە 50 ئاخێوەری هەیە ئەم 10 ئاخێوەر و 50 ئاخێوەر و 3 ئاخێوەرەش بە تەمەنن ئیختیارن دێ بمرن کوان مرن زمانیشی دێ بچێت زمان ناتوانن لە کتێبدا بمێنێ ئەوەی کە لە کتێبدا دەمێنەیە ئەمە جیاوازە هەیە بۆ وێنە ئێمە نمونەی عیبریمان هەیە بەڵام ئەمە زۆر کەیسێکی شازە زۆر تایبەتە مەسەلەی پەیوەندی دینە مەسەلەی پەیوەندی ناسیۆنالیزمە مەسەلەی قۆناغێکی زۆر 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 بەهێزی نوێیە ئەمە جیایە هەموو زمانێک هەموو قەومێک ناتوانێت ئەمە بکە ئەوە جیاوازە ئەوە ڕادەگرین بۆ جارێکی تر بەڵکو باسی بکەین بەڵام ئێستا مەسەلەن بۆ ئێمە دەزانین زۆرتر لە نیوەی کوردانی باکوور بۆ وێنە بەداخەوە ناتوان بە زمانی خۆیان قسە بکەن بە تایبەت گەنجەکان تەنانەت لە شارێکی وەکو دیاربەکر لە جەرگەی کوردستانی باکوور ئێستا لێکۆڵینەوە هاتوۆتە دەرێ کە دەڵێ گەنجەکان زۆربەی بە کوردی ناتوان قسە بکەن باپیر و نەنەیان دایە گەورە بە کوردی قسە دەکەن دایک و باوکیان بە کوردی تورکی قسە دەکەن زارۆکەکان گەنجەکان بە تورکی قسە دەکەن زمان گۆڕان هەر ئەوەی تر وردە هێدی دێ بچێت لە شوێنی وەکو کرماشان بۆ وێنە دکتۆرایەک لە هین کە دەرچووە لە مامۆستا سەیدۆ داوای لە بردوویی دەکەم من هەندێک پەیام دەبینم ئەدمێت من ماف هەیە ئەوەم بێنمە نێو ژوورەکە من بخۆوان دەبینم بینی من بخۆوان ئەوان دەبینم ئەوان دخم ژوورە لێ توژی ماف هەیە ئەگەر بخوادی توژی ماف هەیە باش من وان ئەگەر من کەسێکی ناز بکەم ئەزدەی خەمەنەوە هەموو قبول دکم مامۆستا من هەموو قبول دکم مشکلە نییە لێ هەگەر تو ببینی توژی مافەیە لەبەرەوەی کە تۆ ئادمینی توژی توانی سەرسەرە بۆ وێنە دکتۆرایەک لە
ڕۆژهەڵات دەرچووە کە دەبێژێت لە منتەقا کرماشان نزیکی 50% دایک و باب لە ماڵدا لە گەڕێکدا دەگەڵ زارۆکی خۆ بە فارسی قسە دەکرد. ئەنیوان نەکارم بە کوردی بپەیوە. زمان گۆڕین بەڕاستی شتێکی جددیە، ئەمە هەیە. بەڵام بۆ ئەمڕۆ من باسی ئەوە دەکەم کە زمان بۆ دەگۆڕدرێ. نەتەنیا بۆ دەگۆڕدرێ، بۆچی خەڵکێک احتمال هەیە زمانی خۆی بەجێ بێڵە و بچێت بۆ سەر زمانێکی تر. چه هۆگەلێک هەن، هۆکار چین بۆ ئەوەی کە خەڵکێک زمانی خۆی بەجێ بێڵە و بچێتە سەر زمانێکی تر. ئەمە یەکشت. هەندێک جار هەیە ئیوای احتمال هەیە بڵێ دێ ئەمە کێشە چییە؟ ئەگەر خەڵکێک حەز دەکات زمانی خۆی بەجێ بێڵێ و هەز دەکات زمانێکی تر بۆ ئەو باشترە، خۆشترە یان کەلکی زیاترە، مشکلە چییە؟ ڕابکە. چما ئەو مشکلەیە؟ ئەم بەحسە ئەوژی دەکەن. ئایا بەڕاستی ئەوە مشکلەیە؟ ئەگەر مشکلەیە، ئەگەر گرفتە، گرفتی چێیە؟ مشکلەی چێیە؟ مشکلەی ئاخێوەرانی ئەزمانێکە یا مشکلەی ئەو کەسانەیە کە بەرپرسی زمانن بۆ وێنە سیاسەتی زمانی پلانی زمانی بەڕێوە دەبن، یا گرفت و مشکلەی کەسانێکە کە بۆ وێنە دەسەڵاتدارن بەرپرسن لە ئاست باشبوونی کۆمەڵگە. باشبوونی زمان، باشبوونی هەلومەرجی زمان بەشێکە لە باشبوونی گشتی کۆمەڵگەیەک. ئەوە ڕای منە، ڕای زۆر کەسی دیکەشە بەتایبەت ئەوانەی کە لە زمان ناسی جوواکیدا کار دەکەن. بەڵام ئێستا من حەز دەکەم بزانم ئێوە چۆن بیر دەکەنەوە. من داوا دەکەم لە مامۆستا سەیدۆ بۆ ماوەی 15 دقیقە ئێوە بخاتە ئۆدان، 4 کەس لە ناو یەک ئۆدەدا. نەها من بەرێ خۆ دەدەم ئەم چەند کەسەنە 28 کەس، 28 بەهەرحاڵ دوومان بەڕێوە بەرێ 26 تەقسیم بە 4 6 ئۆدە. ئەگەر مامۆستا بەڵێ بکەم 6 ئۆدە 6 ئۆدە بەلێ کارم 6 ئۆدە 6 ئۆدە باش 6 ئۆدە 6 ئۆدە کو دەچن ناو وان ئۆدان. ئەگەر ڕاحەتن قسە بکەن، قسەی چ دەکەن، بەحسی چ دەکەن؟ ئایا بەڕاستی دەتوانن ئێوە بیر بکەنەوە لە گۆڕینی زمان بۆ خۆتان لە ژیانی خۆتاندا بینیوتانە، بۆ خۆتان ئەزمونتان کردووە؟ ئەگەر لە ڕۆژاوا دەژین بینیوتانە بۆ وێنە لە حەڵەب، چونکە من دەزانم مەسەن لە حەڵەب بووە، لە دمشق بووە، تەجروبەی ئێوە چۆنە؟ ئایا مەسەلەن لە قامشلیش هەبووە، لە کۆبانیژی هەبووە؟ هەر مەسەلەن هەر کەس 3 دقیقە 4 دقیقە وەربدەن. تشتێکی مهم بێژم گۆ خۆ نەدەن کو ئەو تشتێ هون دەبێژن ڕاستە ئەنجی شاشە. بۆ من هیچ مهم نینە، هیچ مطلقە، تەنێ هون باخون ئەو مهمە. مهم نییە کێشاش نینە. احتمالێ شاش ئەم شاش بن منیشی، احتمالێ من شاش بم، احتمالێ نەبە، ئەو نەمهمە. مهم ئەوە ئەو بەحث بکەن، قسە بکەن، باخۆن. تێکەرەم کە مامۆستا بخەنەوە ئۆدان پاشی 15 دقیقە ئەم دێ بانگو بکەم و دێ بزەبرن ئۆدا ئەسڵی. Tamam. Şimdi okay. مامۆستا سەیدۆ دەکاری ئەوە بێژی ئەرکەکە چییە؟ Can you think of examples دەکارن بیر لە نمونە بکەنەوە لە ژیانی خۆتاندا یا مەسەلەن شتێک و خوێندۆتەوە سەبارەت بە گوهارتنی زمان؟ چ دەزانن؟ چتان بیستووە لە باکوور، لە باشوور، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژاوا، تەنانەت لە وڵاتانی عەرەبی، لە وڵاتانی دیکە لە ئەمریکا چتان بیستیە؟ چ دەزانن؟ بەحث بکەن و شێر بکەن. Yani hevîdar merkezî fam kiribê ji bo ku bi ew atölyeya ku mamoste dixwaze bikêr were
يعني اكتشفكم ما مستقوتن لهر ولاتك والناس تكن جوهرنا زمانا او تشونو هاتينا نوا زمانا ده چوا بيكتي هر يك كاربن 4-5 دقيقه ببيبن جبوكم فكره خو بيجن ها او ناوي معناكم فكره الا تبي الراس بعد نو سربست يعني هو تشدي تبع تشافديرين وتشبن ونيوان تشتام بيجن وباش مورين هر يك جروبك خدا بردف كي هل بيجرين جبوكم كاربن بدري بحث بكم بحثات شكل بتشافديرين كشتي وكل كلنا كجشتي أبايا از نوها والصالونة بلافتكم ما مستشن دقيقة أنا ما صالونة ده بيهم 15 دقيقة هر حوالك هر کس نزدیک 2 حتی 3 دقیقه خبر بده. أبايا پازده دنویسینیم. آره. پازده پشتی پازده دقیقه همو صالون ده خبر بین کرتن هونی دی سوارم و صالونة دست بکی. ممنون. کلک. كده باشه. ده قاوي فرمو قوات بجورا. اوه حواله می دیجی هدیه دی ودگرن کالا بخیر به چوا در واسطویه صحبت تمام سپاس مامۆستا وە بزانم هەموو هاتووینەوە ها پێم وایە بەلێ مامۆستا زۆر سپاس ئێمە نازانم ئێوە بەس ئێمە دانیشتنێکی خۆشمان هەبوو هەندێک قسەی زۆر خۆشمان کرد بە تایبەت بەحسا بە کوورگەلک هەبوو هیوادارم ئێوەش کاتێکی باشتان تێپەڕ کردبێ ئەگەر یەکێک تێبینیەکی هەیە قسێکی هەیە پرسیارێکی هەیە تکایە فەرموون کەرەمکەن ئەمە قسە و بەحسەکە تنێ بەحسا گوهارتنە عەزمان بێت تنێ بەحسا گوهارتنە عەزمان اون تەجروبەکیریەک و بەرێ خۆدایەک و خەڵکێک عەزمانێک و بیر دکەن ئەنجی ناخوازن چما کایژە ئەو هەواڵێن کو بەردەفکێ کۆما بوون دکارن دەستی خۆ ڕاکن پێنج ئۆدەیە مەیە بوون ئۆدەیە شەشە یعنی ئۆدەیە پێنجا یەک ئۆدەیان بوو ئەو خویایە باش نەخەبەتی من هەواڵێن دن لە ئۆدەیە دن بەڕابکردن وای مامۆستا تەنگەزار دەبێژێت دەستێم ڕاناوێ بسە ئەس دەسێت ڕاکەم مامۆستا سەرچاوێم فەرموو مامۆستا هەگەر بتوانی ستۆپ شێر بکی داکو ئەو کەسێک قسە دەکەن ئێمە جوان ببینین کەرەمکە فەرموو مامۆستا ئەفدەم و هەمی دەمەوە باش بن زۆر سپاس دکتۆر جعفەر بابەتێک بەڕاستی بابەتێک زۆر گەرنگە هەوڵ دەدەم ژمێژی تو بە کورمانجی سۆڕی قسە دکەی منجی سۆر کورمانجی قساکەم باشە بەرحال ئەف ڕەوش گوهارتنا زمان و سۆسیۆلینگویستیک و ئەو بابەتێک گەلکی بەرفەڕە یعنی یەک نکەرێ تەنێ ینی هێلێکی بە زمان گوهارتنەوێ گەلێکی بشێوەیەن گەلەک ڕەنگ دەبن لێ ژۆرا مەدە لە حجرەکە مەدە ژۆرا مەدە بابەت ینی شتێک هاتە گوتن نازێت بێژم یەکژێ گوتن بە ڕەوشا سیاسی کارتێکردنەکە گەلێکی مەزن لە زمان کردە و لە گوهارینە زمان دەکردە تایبەتی لە باکووری کوردستانی ji ber siyasetmedar bi zman diaxivin û Kurd wekû Kurd wexta ku nû ji dayîk ji bê hema wekû siyasetvan ji dayîk dibe ew termên مامۆستا من gelek bibûre tinê behsa guhartina ezman bike erê tu ezmûn kiriye ku xizmî xwe biraderî xwe
يعني خلقك لماردين لقامشلو لجيك عزماني خو بير كريا تجربة كريا او استجربه واد بيجم بشتاسي اخذ انا اخر وقت نينا براسي لا تمام اسي هو البدم دو دقه هميان تمام زور مهمه لبواري من دا دياري لبواري اكاديمي فوكس بكي بله بحثي انقش بكي وقرار بحث بكي بله يكتب يجي كارتكرنا سياسته هشتيه كو زمان قلس ببي وخلق زماني خوا ملات زماني خو جبيره بكي بتايبتي جنش زماني خوش بيرا بكن اجبر او تربين كو بكارتين تر زمانه كدينا دو كرديدا او نزان يك اف عليك دي دبي بازارا جياني او بازارا جياني كو دبي بازار نبزمانه كرديه او جي دبي صدم كو خلق بتايبتي جنجو او وقتا كو درت كرنا باجاري دي او زماني خو جبيرات كن بوي زماني دي دا اخرن يدي بشكل ديجي هابو زمان نتمام جوهرين او تشيد بن زمان دقلك هيلا دا جوهرين تشيد بن دا اليه جواكي دا وقتاكو جوهرين تشيد بن او جوهرين دا جواكي دا جقوناغكي بو قوناغكي دي هم زمان جارنا سفك دبي هم جران دبي هم جي قلك دبيجن زماني ما كردي تيرا مناكي ام فير دبن هن بين زماني خوش بيراتكن زمانكي دي تي شوناوا او از الفيديو دبلم بابت او بون يعني يكون ما بحث كذا قال لك بر مهمة بحثي مثلا أود كرد هندك جار هيا إما تشينا سر أزمانك دي بر هندكو وشا بيف توانية لو أزماني خوماندا بر هندي پناده بن بو مثلا تركي يعني عربي يعني فارسي نقوى كي مثلا وقتك شاك خوشي لقال دايكو بابو خوشكو برادكي أما مثلا قاوا دخازي مثلا بحث أزمان ناسيبكي يعني مثلا بحثا بزنس بكي تو بحثا بازار قاواكو مثلا بحثا بزنس بكي تو كلمة نينا بو ركلام تو بيف نينا بو ركلام تو بيف نينا بو سبونسر تو بيف نينا بو قلق تشتان دي باشي باري خودي دي بيجي بلا تركي بالتركي راحت ترى شكومة قاواكو بحثا بزنس تكا مثلا او تشت تقول بر مهمة يعني عندك جارة هي ازمان دي تقهرتن بر هندكو او زمان رقاي نبوة درفتي نبوة كخوي زنجين بكات لا بواري جدا او كو بانجليزي دي بيجن domain language domain بوارا زماني بوارا ازمان business دين اكاديميا سبورت سياسات نزان برلمان حمو او تشتانا قاواكو زمانك لو دومينانا لو بوارانا كلشي ليور نقيدا ضعيف تمنه حتى نبو تشاكو تشوني تبعد چون كان ميدان نبويا چون كان درفت نبويا چاوا زنگين بيت العاصمان نا تخاره دي انسان بخوب كان دي مرو بخود بكان برهندي او پر مهمه قال لك ممنون تشتكي پر مهم قلت چكا سيدي تشتك دخازت بيجت در حقا قهرتنا عزمان بلي ما كسا دستو خراكنا سيفدين كرم بك سيفدين يك دقيقة ما مثل سيف الدين بله كرمك دوی اودید امبیشن کلک سلاف جار کردیش بوی پیشکش فانا برس ما مستعيرة نه اگر یک لسر بنگها اساسی یک لسر زمین خبر بده دبی یک هم جیانا خو تشتی گو یک پی جیان بو یک دکاری وینا بخو تشتی گو تبچاوی خود ایتنا یا تشتی گو یک خود بینی او امبیشن جیانا اكيد دي خويا كره السر مثلا ما هر يعني امبيجن هر يجي كورد هر طرفي سياسته مخابن يعني بي ولج نعمشي اگر امشقاز بيجن خد دوري سياسته يجي قادا سرداس ايجو حكم داري المدكن تا بتشتكي حسابنا يعني زمان قيمتنا دنيا تب ورا بروج بهشمندي اخو بتعب اخو ميجي اخو اگر تشقاس بيجن غيرت كرمانجي قوم بيجن كرمانجي ام مردين بيجن سيبين اگر غيرت سريوي كسي ده حاول دده گو خود سر پیا بهله یا ما
يعني دروما يعني روشا ما جيا ملتي دي قلق جف جوداترا دبي ام راستي خوش دار شاف بقرم بفيرا افقى صالق درباس بنا هم تقادا سياسة دا هم تقادا پروردهية دا هم تنقاسية قلق كيمانا لمخابن كسي قوة پیش دارية جدكن يعني ايقو جواكي را دخوازم پیشکشی بکن هگر گو اوجي خطا غلط بمشي ويش اخي دقو يعني ام بيجن نشتغلي كرمانجي تقول شخوا راس خراب بيجي طيروك ايش ليخص يا ما تشتكي ولها يعني دزان قادا زانبونه دقل كيم هنا دفردا هستياريا شخصيتي مالباتي هگر قول سر زاروكي خوا لسر خوا نسكن قلكي خطره مثلا ميناك ميرسين دا يعني كسيكو بيشدار زانن بشاري تركايا قالك جمرديني سيرتي شرنا جزير مشاهدنا لور بجهبونا ايكو تعمري ام بيجن قدرك يجمع بتوشكتر يا مصدر يعني بيجن شل حتى بينجي او جوالات هاتنا سلقون بنا هاتنا خصنا هاتنا دكان كردي خبر الدنيا جي زحمتي زاروكي والنفسي وايقول تشنا مكتبي اجي تشنا دبستاني زاننجي دبي تحوجه داريا مبينينا ام تشاو بزماني خو مشكل ياو هگر گو کس ویتشتیش خورا بیجه وچاق یک دبی وکا ام بیجن پرس يعني تكرر يعني هر ملتكي چما زماني وياها چما زماني تانينا چما تزماني خودي دانا كبي مالكم دبي هگر گوت يعني تشتكي باش خورا باش دبينه تجي اديره باش نبينه او وچاق زورداريه او بحقيه مثلا يعني يا ما فاد دولتي داقر كر ايقو ما داقر كرنا فسكريكا كبراستيا بيجا ام دبيت جار سيجار تنجار دها بيتر الحسني خوينا توي خدي دركم لغوري ما يمكن دبي هر مالباتكي ببي دبستان هر مالباتكي بمالدا افكار ولا روناندن هاجر نوي كرن يعني مينات بولونيا درباس بيش اجل المانيا ديجي قالك ممنون ما مستا اگر تمام بكي ممنون دبم نا داويدكم يعني اگر هر مالبات ببي دبستان مالا خدا وشاغي بهتر سفكايتي بزماني خوجي فير ببن مخابل تكش درفه بنك اريفي زماني نكاري وري اخراجات ما بكي بيوري خبال او جينات تري يعني سباس قالك ممنون ما مستا سباس نهامن حضرتكم اذا دريجي بدن باستكي خو مگا ازنتان لسربه زور سباس قالك بقولك شفار كثير ديجي هنا ما في اخر نهانا باشي قالك ببوره قالك ببوره ما مستا مسر شاف فرمو اله بوشي يشيك له هو كاني غوريني زمان تكاليا كونتاكت تكالي بهفدو دانستاندن دبت يشيك له كاركاني غوراني زمان فرسيارك استادية غوريا كاتيكا زمان اما تكال دبين انسانا كان خلقا كان جواتا كان تكال دبن تكالي چه دبي تدرس دبي يا چون اما تكال دبن بوچي انسانا كان تكال دبن انسانا كان تكال دبن لبر كاسبي اوكي لبر بازار لبر كاسبي انسانا كان تكال دبن كاواكو سفر دكا اگر کسک مثلا سیاحت نامه اولیات شلبی بخوانه توا دزانه ما بستی من چیه چون سفر تأثیر دکد لسر گوارتنا عزمان هندێک جار خەڵکێک لە شوێنێکەوە سەفەر دەکات بۆ شوێنێکی دیکە بۆ خۆی هەندێک جار بەڵایەکی تەبیعی دێ ئاڵوگۆڕێکی تەبیعی سروشتی چێ دەبێ جەماعەتێک کۆچ دەکات هەندێک جار هەیە بە زۆرە ملی کۆچ پێ دەکەن مەسەلەن سەردەما سەدام حوسێن نزیکی 10,000-20,000 گوند بە زۆر کۆچ پێکرا نها مەسەلەن ئەتۆ دەچی بۆ کوردستانی باشوور مەسەلەن شوێنێک دەبینی وەکی باژارە سۆران نەبوو پشتا سۆران چ نەبوو
ئەو گوندانەی سەرسنوور زۆری ڕاگواستران سەددام بردننی بۆ ئەو جێە وێگاوێ دیانە هەبوو پرانی ئەوانجی مەسیحی بوو وێگاوێ ئەو هەبوو دیانە لە پاڵ دیانە کێم کێم سۆران چێ بوو نەها سۆران باژارێکی مەسەن 200,000 کەسیە پێشتر چ نەبوو ئەو ئەزمان دێنێتە گوهارتن ئەگەر تۆ بچی مەسەڵەن نەها دیانە و سۆران ئەو تێکەلیە کورمانجی و سۆرانی و پاشی فارسیژی و پاشی مەسەڵەن جەماعەتێکی گەلێک زۆر بە زەڤرینە لە ئیرانێ ji bo vê menteqeyê niha mesela zarokawan farsî xeber dide yani tu mesela li şeqam de çî zor rahet gixolê de bi mesela 5 genç diçin bi farsiyekî tam xeber didin mesela yani têkeliya seyr çêbûye li nav bajêrê de ew xelek çawa mesela dê tu diçît ew tiştana çi ye têkelî çê diket û têkelî jî têkelî ezman çê diket تێکەڵی ئەزمان گواردنە ئەزمان چێ دەکەن هەندێک جار کۆلۆنیالیزم نمونە هەرە باش ئەمریکایە نمونە هەرە باش کەنەدایە ئوسترالیایە گاواکو یا مەسەلەن ئەمریکای لاتینە کو ئیسپانیا چوێ دەرێ یا مەسەلەن نەها کەنەدا گاواکو ئینگلیزی و فەرەنسی هاتن گەلێک ئەزمان چوون ئەزمانە خەلکی خۆجیی نها مثلا احتمال هەیە بێگاوێ نزیکی 100 ئەزمان هەبوو بێت نها مثلا نزیکی 5 ئەزمان وایە لە کەنەدا لێ بەلێ مثلا هەندێک ئەزمان هەیە 10 نەفەر ئاخێبەر مایە مثلا ئەو زمانی هەرە بەهێز وەکی مثلا ئینوکتوت لە باکووری کەنەدا احتمال هەیە مثلا نزیکی 20,000 30,000 کەس هەبێت ئەو ئەزمانی هەرە مەزنە مثلا education پەروەردە هەندێک جار پەروەردە دەبێتە ئامرازی هەرە گرنگ بۆ گۆڕینی زمان بە تایبەت لە سەردەمی مۆدرنیتەدا وەختێک کە خەڵک ناچارە بچێت بۆ پەروەردە بۆ مەکتەب بە زمانی باڵادەست بە زمانی سەردەست دێتە پەروەردەکردن و کێم کێم زمانی خۆی لەبیر دەچێتەوە کەوابوو پەروەردە بە تایبەت لەو سەردەمەدا لە عەسری ئێستادا پەروەردە گەورەترین هۆکاری گۆڕانی زمانە گەورەترین هۆکارە هیچی لەوەدا نییە هەندێک هەن بۆ وێنە دەڵێ زۆرێک لەو ڕێبەرانی تورکیا ئێران جێگای دیکە دەڵێن لە ماڵە خۆت کوردی قسە بکە لە ماڵە خۆت کوردی قسە بکە لە گەڕەکی خۆت کوردی قسە بکە تۆ سەربەستی لەبەڵێ لە مەکتەب دەبێت تورکی بێت لە مەکتەب دەبێت فارسی بێت چماوە دەبێژن بەرە هەندێک و باش دەزانن ئەگەر ئیرۆژی تو بکاری ئەزمانی خۆ بپارێزی لە ماڵدا پاشی 10 ساڵان نەکاری پاشی 15 ساڵان نەکاری پاشی 20 ساڵان نەکاری پەروەردە ئەساسە چما منەوە دەبێژم دەلیلێکی دی بێژم نەها مامۆستا عەبدوڵڵا پەشێو مامۆستا شاکەلی مامۆستا کێ ئەو کەسان کو مەسەلەن ئەم دەبێژن وان مامۆستای ئەزمانی کوردینە وان کەسان باشوور باش ناس دەکەن هەمووی وان پرانی ئەوان گازندە هەیە دەبێژن زمانی کوردی لە باشوور بە باشی کەرچی لێ وەرناگیرێ چاپخانەکان بەرەخۆ نادەنە ئیدیت ناکەن مامۆستا هەیە نزانێت فەرقا خاڵ و فاریزە کۆما چییە مامۆستا جامعە هەیە یەک پاراگراف دەنویسێت بەری سێ ڕۆژ وەزارەتە ڕۆشنبیری و لاوان لە باشوور نامەیەکی کورد شاندیە ji بۆ وەزارەتە پەروەردە دەبێژێت هەورامی ئاخر گەلێک ساڵە
داواکاری هەیە دەخوازن و بە ئەزمانی خوا بە شێوەزارێ خوا بچن مەکتەبێ بڵا ئەم دەرفەت چێ بکە کووان هەورامی گۆرانی بکارن نزیکێ 3 پاراگرافە مامۆستایەکی ئەزمانی کوردی لەسەر فەیسبوک دانایە 5 شاشی دەست نیشان کردیە 5 لە 1 ڕووپەردە 1 ڕووپە وەزارەتە ڕۆشنبیری چاپ کردیە شاندیە ji بۆ وەزارەتە پەروەردە بەحسا ئەزمان دەکات بەحسا یعنی نامەیەکی بزنس نینە نامەیەکی پێترۆلیەم نینە نامەیەکە و وەزارەتە ڕۆشنبیری شاندیە ji بۆ وەزارەتە پەروەردە 5 شاشی نویسین تێدا هەن دێبەلێ ئەزمانی کوردی هەر مایە و زمانی کوردی هەر وێ دەرێ هەیە چما ئەزمانی پەروەردەیە ئەزمانی میدیایە ئەزمانی دامود دەستگا و کارگێریە یعنی ئەگەر بە کوتی و بە خراپی و بە شاشیژی بێتە دکارکردن هەردێ بمینێت چما چونکی ئەزمانێکی ڕسمیە چونکە ئەزمانێکی فەرمیە چونکە ئەزمانی پەروەردەیە پڕ مهمە ئەزمانێک لە پەروەردەدا هەبێت کاوا لە پەروەردەدا هەبوو لە بزنسی ژیدا دەبێت لە میدیا ژیدا دەبێت لە سیاسەتی ژیدا دەبێت لە باژاری ژیدا دەبێت لە ماڵدا دەبێت هەمی جەیە پەروەردە ئەساسە یعنی مە قەت بیر نەکرد هەندێک جارە هەیە مەسەلەن دەبێژێت ئەو بڵا کورس هەیە کورسێ نەها مامۆستا سەیفەدین و پاشی کاکێزانە بەحسا و کشک و مەسەلە لە باکوور نەها دەرفەت هەیە و زارۆک دەکارن بچن بە اختیاری ئەو دەبێژن بدڵخوازیە خوا کورسە کوردی بگرن لێ چەند مشکلە هەیە یەک تۆ دێ نزیکێ 10 کەس لانی کەم 10 کەس لە کلاسەکەدا هەبێت 10 قوتابی پەیدا بکەیت 10 خوێندکار باشە ئەگەر نەبێ ناتوانانی کلاسەکە بێت ئۆکەی دێچی تۆ دێ پۆلا 5 و 6 و 7 و 8 ئەوە بیت نکاری پۆلا 1 بیت چما نکاری پۆلا 1 بیت بەری هەندێک حکوومەت باش دەزانێت ئەگەر لە پۆلا 1 زارۆکێک کوردی بخۆنێت حەژێت کرد چما چونکە ئەو ئەزمانێت باش دەزانێت مێشکی ویژی مێژی ویژی ئامادەیە گەنجە گەلێک تشتان دەکارێت بکات نەرمە دەبێت حکوومەتدا دەزانێت نەخوازێت دەبێژێت بڵا پۆلا 6 و 7 و 8 بێت گاواکو تورکی باشە فێرە بوو نەها حەژێ ناکەن لە کوردی دەبێژێت بۆ کوردی چ بکەم بە کوردی باشترین ئەکتەر جندیترین ئەکتەر تورکی داخوا سیاسەتوان تورکی داخوا لە پارلەمان زەلامێ بەدەسەڵات بەهێز تورکی داخوا ئێمە چ بکەم بە کوردی پەروەردە ئەساسە هەندێک جار کانتاکت هەیە لە ئۆلمپیکس بۆ وێنە کانتاکت بێدەرێ چێ دەبێت میدیا ئەم هەموو دەزانن میدیا سەرچاوەیەکی پڕ مهمە و پاشی ئەو دەبێنن دەبێژن و بە جەهانی بوون گلۆبەڵایزیشن و هاتوچۆی دەوەلی ئەوە زۆر پڕ مهمە ئێستا پرسیارێک بۆ ئێمە دێتە گۆڕە خەڵک کە دێتە تێکەڵبوون کە تێکەڵ دەبن کە دانوستاندن دەکەن کە یەک دوو دبینن زمان چی بەسەردێ هەندێک بەحسی ئەوە دەکەین ئەگە پرسیارێک شتێکەیە مامۆستا سەیدۆ دەتوانێت پێم بڵێ گەرێکێک دەستی بەرز کردوێتەوە پرسیارێکی زۆر خۆشحاڵ دەبووم وەڵامی بدەمەوە بەرسیف بدەم ئەگەر نا دوو دانشتان بە ئێمە باس بکەین کاتێک باسی تێکەڵی زمان دەکەین ئەمە زۆر ئاساییە زۆری ئەتیادیە زۆر سروشتیە کە زمانەکان تێکەڵ دەبن ئەمە لە هەموو دنیا هەیە بۆیە پرانی خەڵکی دنیا لانێکم دوو زمان دەزانێت
دنیای ئینگلیزی هەندێک جیاوازە بەڵام خەڵکی دیکە ئەمڕۆ لە دنیادا لانی کەم دوو زمان دەزانێت زۆر کەس هەموو کەس نادیارە بەڵام دوو زمانە بوون چەند زمانە بوون زۆر شتێکی ئاساییە بە پێچەوانەی ئەوەی کە لە هەندێک شوێنان پێمان دەڵێن یەک زمانە باشە بەڵام چەند زمانە بوون زۆر شتێکی ئاساییە و هەمی بۆ ماوەیەکی زۆریش لە دیرۆکی ئینساندا هەر ئەمە بووە پاشانیش ئەوەی کە تێکەڵی زمان نەگۆڕ بێ زۆر زەحمەتە یعنی کە زمان پێکەوە تێکەڵ دەبن ئاڵ و گۆڕدێتە پێشی ئەمە ناتوانانی پێشی پێ بگریت بەڵام ئەو ئاڵ و گۆڕە چۆن دەبێ تا ڕادەیەک بەدەست ئێمەیە ئەمەش تا ڕادەیەک ماوەتەوە سەر سیاسەتی زمانی بۆ وێنە چاو لە عێراق بکەن چاو لە تورکیە بکەن چونکە لە عێراق کوردی فەرمیە ڕەسمیە لە مەکتەب هەیە لە پەروەردە هەیە لە کارگێڕی هەیە لە پارلەمان هەیە لە حکوومەت هەیە لە میدیا هەیە بە بەرفراوانی لە وڵاتێکی عەرەبیە لە عێراقە بەڵام مەترسی لەسەر نییە بۆ چونکە سیاسەتێکی زمانی باش هەیە لە تورکیش تورکی هەیە کوردی هەیە دیارە زمانی دیکەش هەن ئەرمەنیە عەرەبیەوە بەجێ خۆی بەڵام کوردی و تورکی دوو زمانی گەورە لە باکوور کوردی هەر دێو لە مەترسیدا هەر دێو کەم دەبێت چما بەرهەندێک و سیاسەتە زمانی شاش هەیە غەڵات هەیە سیاسەتێکی زمانی داپلۆسێنەرانە هەیە کە ناهێڵێت زمانی کوردی مافی خۆی هەبێت لە ئێرانی شەرەوەیە کەوابوو تێکەڵی زمانی شتێکی سروشتیە زۆر تەبیعیە لە هەموو دنیا هەیە هەبووە و دەبێ زۆر باشیشە هەبێ زۆر باشە ئێمە هەموو بتوانین چەند زمان قسە بکەین بەڵام گاواکو سیاسەتێکی زمانی باش نەبوو خەتەرە تێکەڵی زمانی دەتوانێت هۆکار بێت بۆ لە ناوچوونی زمان ئەگەر سیاسەتی زمانی درست نەبێت ئەمە کە چی لێ دێتەوە بەڕاستی زمانەکان کە بەیەکەوە دەبن ماوەتەوە سەرەوەی کە پەیوەندیان چۆنە ئەو زمانانە کامیان دەسەڵاتدارە کامیان بێدەسەڵاتە کامیان لە پەروەردەیە کامیان لە پەروەردە نییە ماوەتەوە سەر پەیوەندی ئەو زمانانە لەگەڵ یەکتر هەم لە بواری زمانیەوە لینگویستیکلی هەم لە بواری کۆمەڵایەتیەوە بۆ وێنە ئەگەر خەڵکێک با بڵێن خەڵکی باکوور یا ڕۆژهەڵات ئەگەر بەڕاستی فکریوی ئەوەی کە لە ئینگلیزی پێی دەڵێن ئادەتوت بۆ چوونیوی تێڕامانیوی ئەرێنی نەبێ پۆزیتیڤ نەبێ بۆ زمانەکەی خۆی زۆر خەتەرە چونکە تێڕانوونی نەرێنی نەگەتیڤ دوایی کارگەری دەبێت تەسیری دەبێت لەسەر ژیانی ئەو زمانە ئەگەر تێڕوانی بۆچوونی ئێمە نەگەتیڤ بێ بۆ زمانەکەی خۆمان ئێهمالی دەکەین وەلای دەنێین بە تەنیا دەیهێڵینەوە دەچینە سەر زمانێکی دیکە ئەو زمانش ئاوا لە ناو دەچێت زمان ناتوانێت بەبێ خەڵکەکەی خۆی بمێنێتەوە زمانەوەی کە هەر لەسەر ئەو کتێبەدا بێ لەسەر ئەوەی دابنێم مەخا بنێ تەواو دەبێت ئەگەر دێنە لەنگویج کانتاکت هەندێکم کتۆ تێکەڵی چ دروست دەبێت هەندێک جار هەیە کاتێک کە دوو زمان دێنە تێکەڵ دەبن زمانی نوێ چێ دەبێت مەسەلا ئەمە ڕەنگە بیستان دەڵێن جەمەیکەن کریۆڵ ئەو زمانانەی پێیان دەڵێن کریۆڵ یا مەسەلەن تۆپزن لە پاپوە نوگینی لەوانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەبێ من ئاگام لە خوێندنەوە نییە کا خوێندنەوەی واکرابێ پیجنز ئەند کریۆڵز بەڵام لە
شمالی ئەمریکا لە باکووری ئەمریکا زۆر کراوە، لە ئوسترالیا زۆر کراوە، لە پاپوە نوگینی زۆر کراوە. چۆن وای دابنێ کریستف کۆلۆمبسێک دێتە جەمەیکا، خەڵکی جەمەیکا ئینگلیسی نازانێ یا ئیسپانیایی نازانێ، با بڵێن کریستف کۆلۆمبس دەچێتە کوبا، لەوێ خەڵکی وێ زمانی وی نازانن، ئەویش زمانی ئەوان نازانێ. ئەمما بۆ پەیوەندی گرتن بۆ تێکەڵی هەندێک پەی فێر دەبن، ئەزمانێکی گەلێک ساکار هێسان چێ دەبە، ئەمە هێشتا زمان نینە، بەڵام دەتوانن کاروباری خۆیان جێبجێ بکەن. ئەمما گاواکو ئەو زمان دەبێتە زمانی منداڵێک، دەبێتە زمانی دایکی منداڵێک، ئەو دەم بەوی دەبێژین کریۆل. کریۆل واتە زمانێکی تەواو، کەوابوو وەختێک تێکەڵی زمانی ساز دەبێت پیجن یا کریۆل ساز دەبێت. هەندێک جار هەیە کە زمان تێکەڵ دەبن ئاڵ و گۆڕ دێتە گۆڕە. مەسەلە گاواکو من مەزن دەبووم، گاواکو بڵا بێژم گاواکو من زارۆک بووم، ئانجی جاحل بووم، قەت نەدەگوت ڤەرە، ڤا دەبێ، ڤا بوو، ڤا چوو. نەها لە مەهابادێ پرانیە گەنجان دەبێژن ڤەرە، ڤا مەکە، تەئسیرە مستەقیمی فارسیە، 100% لە فارسی گرتنە. تێکەلی زمانی کوچێ دەبێت ئەو پێدێ. مستەلەحات زاراوە یا ئەوە کە دەبێژن ئیدیۆماتیک ئەکسپرەشن، وان یعنی من ئیغراق نابێژم ئەگەر بێژم نەها 80% ئیدیۆماتیک ئەکسپرەشن ئەو مستەلەحات کە خەڵک دەبێژێت ڕۆژانە، بتایبەت خەڵکێک و چووە پەروەردە بوویە بە فارسی لە ڕۆژهەڵات هەمی بوونە فارسی. یعنی نزانن ئەو ئیدیۆماتیک ئەکسپرەشن کو مەسەلا باوێ مە دەگوت بیرکردنە، ئەو گەنج خەبەر چنینە، هەموو بۆ فارسی تەبیعیشە سروشتی هێسان دەبێژن هەر ڕۆژ. ئەم دەبینن لەسەر میدیا، ئەم دەبینن گاڵۆکو مەسەلەن هەف پەیوەند دەکەن دەگەڵ دکتۆر، هەف پەیوەند دەکەن دەگەڵ مەهەندس، هەف پەیوەند دەکەن دەگەڵ شۆفەر، هەموو فارسیە. مخابنە بێژم ئانجی بێژم سروشتیە، شتێکی تەبیعیە. تێکەلی ئەزمان دێ زمانێکیش بخاتە مەترسیەوە. احتیمال هەیە کە زمانێک پاشی چەند ساڵان فۆنۆلۆژی دەنگی وی بێتە گواردن، مۆرفۆلۆژی وشەش سازی بێتە گوهارتن، حتا ڕێزمان احتیمالەیە بێتە گوهارتن. احتیمالەیە هەم بهیستە بێت و گاوا لە باشوور پڕ مشکلە بوو کو دەگوتن فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی. ئەو تەرکیب کوردی نینە، فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر، دارە جوانەکانی مەهاباد، دارە جندیەکانی مەهاباد، نەک دارەکانی مەهابادی جندی. نۆ، هیچ کوردەگەوە ناڵە. ئەو تۆ ئەم دزانن چ ڕاستە چ ڕاست نینە. دێ مەسەلەن بەرێ خۆدەی تەکستی شفاهی زارەکی کەون و کورتچەوە خەبەر دەدات. پاشی مقایسە بکەیت دەگەڵ ئیرۆ، دەگەڵ ئەو تشک و بناو ڕۆشنبیر دەنویسن. پێنا حەسیان و بڕاستی فکراوان عزمانێوان هاتیە گوهارتن. پێنا حەسیان یعنی بەرێ خۆ نادەن. حتانی مەسەلەن کەسێکی وەکی مەسەلەن مامۆستا شایەت کەسێکی دی دەبێژێت
هون أود بيجن تو ناس تو كده حسي باشي هندك براستي هندك جار قال لك بالكيشة وهندك جوان حوالان قال لك شان بيجن سربرايز دبن من أود بيجن مثلا السوراني دا تشتكي هذا بيجن دار سبيكان صفة موصوف مضاف إليه دار جوانا كان صفة موصوف كرباشا كان كسزيرة كان أما براني كرد رش الله دنيسيت كتاني زيرك شما چونكي فارسي ده بيجد دختران زرك كوغاوا تو ده بيجد شما مناوا قلتي يعني طبيعي دبيت سرشتي تكالي زمان دبيت اشتكي سرشتي تو ببي او كبوخد بي بحسيب ببي او كبوخد هشيار بي وكي فارسة كي قصدكي وكي تركيا كي قصدكي بتايبات وكي تركيا كي وكي فارسة كي دنفيسي او برو مهمة عندك جاري عندك كس جورك دنفيسي لبالي جورك دي خبر دادن چونکه فیر بویه که بنویسید به ازمان ترکی و کردی چونکه از فیر نکریه که چاوا با کردی بنویسید و گاوا قصه دکت بلا قصه کردن کردیه گاوا دنویسید ترکیه یا فارسیه هلو مرجع بايلينغوليزم مالتايلينغوليزم دو زمانه چند زمانه دي ازمانه بخاطر مترسي كود سويتشنج كود سويتشنج چیه؟ ایرو من تام كود سويتشنج كريه لدقيقه یک حتى دمائي من كود سويتشنج بكم فارسي كردي كرمانجي سوراني تكالي سرمانجي او كود سويتشنج تشتكي قال لك طبيعيه قال لك طبيعيه عندك كسان ديفيجن لانجويج ميكسينج تكالي زماني دايغلاسيا عندك جار دي احتمال هي مثلا هو كارك بتجبو language shift جوهرتنا عزمان دايغلاسيا چیه؟ دايغلاسيا او مثلا بري خودا تو قاوة شو تشي بو الجزائر بري خودا الجزيريك كو دريجة يا مراكن او زمان عربية منطقة كو ديبيجن دريجة تشتكى عربي بغدادي تشتكي قال لك جدايا يعني احتمال هي بهودو فهم نكن لبالي قاوا كودتشن بو محكمة حمي فهم دكن شما بيقابي عربي فصحية عربي قرآني عربي ستاندرد او دايغلاسيا لمحكمة عزمانك لشقام عزمانك دي لبالي او دايغلاسيا فاشي 10 سال 15 سال 20 سال اوجي احتمال هي كو عزماني شقام بخاطر جير مترسي ما وتوسر اوكا او زماني شقام خلقي شقام چنده educated دبه چنده دچتنا و پرورده حتى وان زورتر پرورده هبت چونکه پرورده به عزمان استاندارده پاشي كم وكي زمان استاندارد داخل دي مثلا درجة بير بكا نها بير نكر طبعا لمراكو من خند كارك هي لسر درجة شو ذكر برسكي دي هيا شما ازمان دي تقوهارتن قال لك تشتانقود اللي بلي نها من تشتكي او تشتان كشكي عجلة دبيجن بلاس چونك واخد كيما كوابو زمان قوهارتن بأو دبيجن كو قاوا بهر هو كارك بهر دليلك خلقك قالك جواتك عزمان خو عزمان وان ديت قوهارتن بو عزمانك دي زمان قوهارتن language shift مثلا إيرلندي مثلا لبريطانيا نها براني اوان بإنجليزي خبر دادن مثلا او كيسكي زمان قوهارتنه بحثا باكور کرد لبالي باكور كشكي باشتره لأوجي مسألة هيك
ئەو تشتانە بڕاستی من پرانیەوان بەحەز کردە مەسەلەی ستادس ئەگەر فەرمی بێت فەرمی نەبێت بەحسا فۆنکسیۆن ئەگەر ئەزمانێک چ بکات لە بوارێک چ نەکات بەحسانە کردە بڵا ئەم بچن پاشی ئەم بەحسا ئەوژی کرد بوار ئانژی دۆمین پەروەردە میدیا حکوومەت قانون یاسا پارلمنت ئەو تشتە حتا من دبینم ڵا پاشی یاساژی دبینم من زیندویار پرۆفسۆر حەسەنپور دێتە بیرا من دەگوت نویسکارێک کورد فکر دەکات کە تشتێکی gelek mezin kiriye ku mesela naxwazit bêjit qanûn yasa çê kiriye berê xwenan nadat ke yasa jî Kurdî nîne yasa jî Tirkiye Moğolî ye her li Moğol rahatiye Mongoliyan rahatiye ama lêbelê çunki Erebî nîne tam bila her tiştekî dî bêt bila Erebî nebêt berhal bi taybet li hindێk cêwekî baş e ئەو تشتان هەیە و بڵا من تشتێک ئۆکەی نەها زمان گوهارتن چییە؟ چاوا دێتە گوهارتن چما دێتە گوهارتن هەندێک تەسیرە وان چییە؟ احتمال هەیە ئەزمان بێتە گوهارتن حەتانی بێتە مرن بڵا چما هەندێک کەس حەجە ناکەن بڕا زمان بچیت چت بی مەسەلە چەند دەلیل هەیە یەک ئەزمان بەشێکی هەرە گرنگی کولتورە بۆ نمونە بیرەوانێکی مەزن کە من جوان gelek حەجەت کرد مامۆستا جاشوا فیشمن بە باوەریاوی تو نەکاری کولتورە خوا هەبێت ببێ ئەزمانە خوا ئەزمان و کولتور بە هەفتوو دژین هەندێک جاریژی هەیە مەسەلەن ڕەخنە هاتە گرتن دەبێژن مامۆستا فیشمن مەسەلا خەلکێ خواجیایی لە باکوورە ئەمریکا هەنە ئەزمانی خۆ بیر کردە لێبەلێ نەهاژی مەسەلەن دەنس دەکەن نەهاژی خارنێ خوا هەیە نەهاژی مەسەلە هەندێک جلوبەرگ هەیە یعنی کولتوراوان تام نەچوویە ئەزمانەوان چوویە بە ئینگلیزی خەبەر دەدەن لێبەر لە کولتور مایە ئەو دەبێژێت بەلکی 10 ساڵە دی بچیت 15 دی بچیت 20 دی بچیت 5 دی بچیت هەر دێ بچیت بێ ئەزمان چونکە ئەزمان تنێ ئەو نینە کو من بێژم سلااف چاوایی دەم باش کولتور نرخی ژیان چه باشە چه خراپە چه جندیە چه جندینینە هەموو تشتێک بە ئالیە ئەزمان چێ دەبێت و بە شێوەیەکی تایبەتیژی بۆ هەر gelek چێ دەبێت ئەگەر ئەو ئەزمان نەبێت دێبەلا تۆ تشتەکە چێ دەکەی لێ بە ئینگلیزی چێ دەکەی گاوەکو بە ئینگلیزیجی چێ کرد وەکی کولتوری ئینگلیزی پێدێت ئەگەر نەهانە 10 ساڵە دی 15 دی 20 دی کەوابوو کولتور و ئەزمان پێکوەگرێدایە بەرهێندێ ئەزمان و ئایدەنتیتی ناسنامە بە هەفتوو گرێدایە مەسەلا یەک نمونەی ناسنامە چییە؟ یەک نمونەی ناسنامە ئەوە کو مەسەلا من تشتێکی نیشانەوە بدەم یەک نمونە ناسنامە ئەوە کو وان مرۆیان دای و بابی منن بڵا وان بە کوردی خەبەر دەدا ئەوە خدرە ئەوژی زێنەب کانە زێنەب ئەو زێنەب ئەو خدر باشە دای و بابی من یوان بە کوردی خەبەر دەدا ئەگەر نەها زارۆکی منژی بە کوردی خەبەر نەدا کو خەبەر دەدەن هەردوو بە کوردی باش داخۆن کوردی سۆرانی پەیوەندی وان پڕ زەحمەت دەبوو پڕ زەحمەت دەبوو ئەی نەشێت ئەو
ئەو بەشێکە لە ناسنامە پەیوەندی زارۆک و دایک و باب زارۆک و بابە گەورە و دایە گەورە بڵا ئەو ناسنامەیە پەیوەندی لەگەڵ خەڵکی خۆ لەگەڵ قەومی خۆ ئەو ناسنامەیە ئەگەر عەزمان نەبێت تو چاوە دێ پەیوەندی بگری تو چاوە دێ فۆم بکەیت و باوەریەوان چییە خەماوان چییە خۆشیەوان چییە خارنێوان چییە هەموو تشتانە بەرهەندێک و زمان لەگەڵ ناسنامە تێکەڵە بۆ هەندێک کەسان تشتێکی سپیریچوالە تشتێکی ڕوحیە نزانم هون چاوانن من ئینگلیزیە من نەخرابە نەکۆتیە باشە فارسیya min nexirabe baş e. Türkçeyi biraz konuşuyorum, biraz biliyorum. Türkiye'de kaldım bir zaman. Lebele gavamın bu Kürdistan'a dibijim. Elbet lehemanda. Tişteki diye, hasteki diye, sözeki diye. Ben de karım bir İngilizce bejim. Ben de karım be Sazaniye gelmedin, Sazaniye gelmedin. Acı dikarım bejim. Böyle او هست نينا كم مثلا من سترانكي محمد ماملي يعني حسن زيداك يعني مثلا شبان پروردستكي شب دلي خوادي بيش تشتكي دي زين عزمان تني وانكو دي بيجن عزمان تني كرسيه كامراجي كجبو بيواندي گرتن براستي نزانن عزمان چيا انجي تزانن لدراو دكان برهندي كو بخازن عزمان اخوة چاوە بێژم دا سەپێنن بزۆر بکەن ئەزمانێ کەسێکی دی هەندێک جارە هەیە ئەزمان سمبولی خۆراگریە سمبولی دفاع ئەنی هەندێک جارەیە مەسەلەن احتمال هەیە کەسێکی بەرە خۆ نەدات هەندێک مەسەلە زمان چونکە بیر کردە لێبەلە دەبێژێت ئەزمانی دایکی من کوردیە ئەتۆ دەبێژیت چۆما تو نەکاری خەبەر بدەیت چۆمە کوردیە دەبێژە نە من دخوازم کردی بید من ده بیشم کردیه دایباب من بو کردی خبر دایه آخافتنه ده پیوین نه من تقصیر چنینه که من بیرکریه تقصیر من نینه من دخوازم که حبی چما بر هنده که ازمان نها سمبولی که خوراگریه سمبولی که خباتکاریه و لگل جدا لدنیا لباسك لكاتالونيا نهال إيرلندا لويلش لسكوتلاند لقلق جيان أو تشتهنا خلقي خوجي نهال كندا برشيار بونا نها حق تشتكي دي كان برهندي كو بكارن أزمان خو بهن بارستن أزمان خو ببارزن أزمان خو فيل زارك خو بكن هنشيار بونا نزانم هم بيشتيه يعني نها بريشان روجان Governor General فرماندار تام كندا بو خانمكي خوجي وملكي انجلترا جي تأييد كد سلمان قلت بلا يعني شياري نتوي شياري اتنيكي شياري ازماني پر بهزه پر بقوة نهاله باكور أمريكا يبالي مخابنة هندك جهة نهاجي أو تشتان بريخو نازل زمان قالك مهمة شبو شي نشانه وسيمبولي جروب مثلا نها من لكندا دجي خوكي مهابادم ايوه باكورن لروجاوان لرشحالاتن لشون لألمانيا لموشن لماردينن لقامشلن بلام شتيك ايمي همو كو كردو توا هفدو نها رونشتنا دانستاندن دكا شما ازمان زمان پر مهمة زمان تني امرازكي بيواندي گرتن نينا اوكي
So if you want to really hurt me, talk badly about my language. تبيجيت اگر براستی دخوازی کو ایشکی باش بمن بدهی نظام بکرمانجی اگر دتوی براستی من عزیت بکی براستی آزارم بدهی قصه چی خراب سبارت بزمانك من بك من یارمەتی بدم مامۆستا كرم كه ببوورە ینی دبێژە هەگەر تو دخوازی بڕاستیژی دەربەکێ مەخی هەنگێ بخرابی بەحسا زمانێ من بکە قال لك سباس merci beaucoup sir. Ethnic identity is twin skin to linguistic identity. دبيجيت فرقة ناسنامة إثنيكي وناسنامة عزماني تشنينة يكتشتن وبراستيشي أو راسته حتى مثلا هندك جاران دبيجن اللي بري خودم مثلا رش لأمريكا كولتورا وان قال لك جوازة ميجوي وان جوازة فرنجي خوا هي إثنيكي خوا لبلا عزماني وان نجوازة إنجليزية لبلا قال لك زمان ناس دبيجن نا قال لك جوازة حتى جرامير جواز هنا I ain't have no money. مثلا مدرسة زاروكي كيسي بيا وبيجي I don't have no money أو ما مستوى سبيزو خدك شيء بيجي no you can't not only do that a negative habit يتنيك I don't have any money I don't have money I don't have any money يعني I have no money you can't say I do not have no money لبلي لناف مثلا جماورة رش قال لك آسايا قال لك إيش درسته يعني قال لك تشتغل أو بهر حال ethnic identity linguistic identity أو دوان بحفدو pick question I am my language أو قال لك بهذا قال لي حاجتي كم لو تشتي من أزمان إخوة من كيما أزمان إخوة أو راسته ما مستسيده من باش تبيشم أنا راسته ما مست يعني از زمان خومه از یاجی مروف کاره بلکی کرمانجی دوزای بلندتر بکن مروف بجه از زمان خومه از زمان خوا بخوامه کار والله کرمانجی من پر باش بیا بخوام نه ابدا شک تدنینه والله until I can take pride in my language I cannot take pride in myself حتى نتوانم شانازی بخوام بکم و زمانکم بکم نتوانم شانازی بخوام بکم او جیت خدا جکره ما خواه ما مستسیده و بیجه بکرمانجی حتی نتوانم شانازی بزمانکم بکم نتوانم شانازی بخوام بکم يعني مروف او ترجمات ورقات برباش ما مست مروف دكاره بسيط ترجي بك يعني حتى كو بزماني خو سربلن نبم نكارم بخوجي سربلن بم بيجي قال لي ممنون merci beaucoup monsieur a means of resistance and self-assertion in the face of assimilatory pressure and discrimination بقول عندك جال كذا كلمة بلا لكم إنجليزي زوبهم حاليبهم أو شتي ما مستموسع عن ترهم وتام بيشتو تانا أو بكرمانجية دبت شيء ما مستسيدو أو تشتي من هميشه نشان شيء خندقار خود دم ده كندا او بربال كشش بالك بيفك ابي موسى يا قالك نافدار دي بيجا جبرك المحكمه جيره دي بيجين زمان تا بويا سبب كو دولتا ما الوش يعني تو دخوازي في زمان دولت الوش نيجي موسى عنتر جي حاكم را دي بيجا هجر زمانه من كوكا دولتاته دهجينا هنجي افتوي معناه كو بلكي تا دولتا خل سر اخامن تشكريه يعني تشتكي خالك بر مهم لغرحية ولا خلك خوجية باكورة أمريكاجي أو بر مهمة يعني أساس جبوناش ناموان بيوانديا تكاليا أزمانو خاك يعني وان نكارن خاك لحج تشتكي جدابك خاك حمي تشتكي خاك جيانا خاك دينا خاك إيمانا خاك حمي تشتكي وخاكج نشر لأزمان جدابن واندو جدابن ناسنا معنى جنين أو لقلتنا ما مستموسى عن تريجي أو تشت حياة أوكي من
تشتكي دي بيجمو باشي تمام دكم ما مستا جاشوا فيش منكم من چند جارنا وبهناية ناتشارم چونك براستي جعالية من بباوريا من مزنترين ما مستايا زمان ناسية جواكي بو مخابنة شو بري چند سالان لبالي ما مستافيش من هميشه خما قوراوي خما مزناوي ب خماوي جبو هيبرو باشي خماوي جبو يدش دست بكري لبالي باشي او بوبا چاوا بيجم قهرمانك جبو همو عزمان كمينة للدنيا قال لك تشتن نبيسي نجي كي نزانم بيست سي بارتوكا صدان قتارو او تشتانا باشي او صالان او هاتو يك تشتك چاب کرد قد ام چاوا بزانن عزمانك لما ترسي دايا چونك اگر ام بكارن او تشتي پیدا بكن باشي ام دكارن هندك شول بكن كو او شاشية چي بكن اوكي تشتكي تشيكر now you're not GITS Graded Intergenerational Language Disruption Scale اگر ازمانك شماره 7 بيت وضعوي باشا انا بنبوره نباشا cultural interaction تبي بري خوديكو او تشتهي انا مثلا كردي كي استفاده دكت مثلا لماردي كي استفاده دكت حوالك من اوديك دابون قلت 5 سال بوجور بوسر كرمانجي خبر دادن بلا پیکوا که به هفدو خبر دادن کرمانجی داخل ادی اگر پیره که مثلا 70 سال دقل مثلا جحاله که 15 سال باخوا چه ازمانك کلک وردکن چه ازمانك استفاده دکن چون پر مهمه او 7 سالی جی اگر لجام کردکی دی باخوا احتمال كردي خبر بده قابد تشد جبو قهوه خانه چاوه قابد تشد بو پوست آفیس انجي بو محكمه بدري چاوه همو او تشتانه دي بري خوب دي چونك همو وان تشتان تأثير دكن لسر أستا زماني لسر جيانا ازمانكي اگر جماره 6 هبید او زور باشه او زمان ساخه چما برای هندی کو با پیرو دا پیرو بابا و دایو زارک همی دکارن به کردی خبر بدن او پر باشه لناو مالدا و ل هون چه ده بیجن گرک ما مستد سیدم گرک هر گرک ترم ماموسته پاردون گرک هونجی گرک ده بیجن بو چی؟ گرک جینار پاشی او چیه محله ها طاخ او تاخ المحل زي بيجين او تي بيبقى عربيه شلون بيجين محل طبعا اي تاخ چیه طاخ يعني كارتيه اوكي يعني فكر دكي او كردي بيت نزان كوكاوي تو ما يقلج من بيت ترزان ازوي نزان لقرك من تاستا من نبيستيا العزمانه دي احتمال هاي مايكل دي بيجي ارمينيه ما مستر مايكل قرك شي ببوره كان الميكروفون بيكن قرك فكر كان بر كرديه لما كريان مثلا بيجن قركشي قبله قركشي حاجيان قركشي قاضي قرك لا قرك means او تركيا wish want خاصة لقرك قرك يا قرك ما بتشم بو قركي قاضي
گەرەک مە بچم بۆ گەڕەکی قازی و تۆ بجێڕم بەو گەڕەکەدا ئەگەر گەرەکت بێ. Okay. Community language literacy in home, school, and community, but without support from outside the community. هەندێک جار هەیە دەڵێ ئەوە زۆر زۆر باشە کە مەسەلەن منداڵ فێری کوردی نووسین و خواندن بکەن، لێبەلێ احتمال هەیە مەسەلەن سپانسەری دەوڵەت حکوومەت چ نەبێت، لێ ئەگەر تو بخۆ بکاری کەمیونیتی جڤاکی بکەیت ئەوژی گەلێک باشە. لێ ئەو دوو گەلێک مهمە. ئەگەر ئەو دوو هەبن ئەزمانێت تۆ ڕەحەتە 4A 4B. Public schools مەکتەبە حکومی کە زارۆکی تۆ لە مەکتەبە حکومی بە ئەزمانێ خۆ دەرس بخوێنێت. Okay? ئەوژی recognized schools with community language instruction. 4A ژی باشە لێبەلێ ئەو مەکتەب کو مەسەلەن زارۆک تو دشینی و کوردی فێرە بن حکوومەت بسەلمێنێت، یعنی چاوە بێژم دانی پێدابێنێ بە سۆرانی دەبێژین ڕەکگنایز دانی پێدابێنێ اعترافی پێ بکە، نەگەوەی کە مەسەلەن هەندێک پرایڤێت سکوڵ هەن مەسەلەن احتمالەیە پێگابێ مەسەلەن ئەو سەردەما سڵح و پیس تایم هەبوو لە باکوور، هەندێک مەسەلەن کوردیدار هەندێک چێبوون لەبەرە حکوومەتی اعتراف پێ نەدەکرد، یعنی احتمالەیە مەسەلەن دایک و باب زارۆک بشینن لێبەلێ ساڵێکی دو ساڵی پاشی دەبێژن حکوومەتی اعتراف پێ ناکات بەو شەهادە من پارەژی دەدەم و زارۆکیژی چما زارۆک بێگاوێژ دێ تورکیژی فێرە بێت ئینگلیزیژی فێرە بێت ئەو نەشێت، یعنی ئەوانە پڕ مهمە کە مەسەلەن حکوومەت لە پشت بێت سپانسەر بکەیت ئەو مەکتەبانە بڵا پرایڤێت بێت ئەنژی حکومی بێت. بە هەر حاڵ ئەو پڕ مهمە جارێکی دی ئەگەر من فرسەت هەبێت چونکە بەرەی خۆدان ئەو ساڵە 91 بوو پاشی چەند لیستی دیکە چێبوونە کو دەبێژنەمە ئەگەر زمانێک سڵامەتە یان لە مەترسیدا یان بەڕاستی زۆر لە مەترسیدا. بۆ وێنەیەکی دیکە هەیە 2010 هاڵەن سایمن ئەوە یەکی دی هەر کەس پێخۆش بوو دەتوانم بۆی بنێرم، ئەو لیستێکی درێژترە 12 خاڵە پاشی وردەکاری زیاتر تێدا کە لەسەر ئەساسی کارەکەی فیشمانە کە زۆر زۆر مهمە بۆی کە ئێمە لە هەموو کوردستان ئەو ئیستفادە بکەین بۆی کە بزانین کوردی لە چه حاڵێکدایە، کوردی لە چه ئاستێکدایە، یعنی فێر بین کە هەر ئاوان نەڵێن کوردی لە مەترسیدا کوردی لە مەترسیدا، بەڵام تا ئێستا بەڕاستی لێکۆڵینەوەیەکی زۆر جددی ئاوا نەکراوە مەخابنێ، یعنی مەسەلەن یەک دانەکە 2010 کراوە مەسەلەن ئەرگینۆ پێنگن کە دوایی لە گۆڤاری International Journal of Kurdish Linguistics of International Language Journal of Language Studies کە ژمارەیەکمان چاپ کرد لەسەر زمانی کوردی لەوێدا مەسەلەن وتارەکەی چاپ بووە، وەلی دوایوی 2014 شتێکی دی کراوە ئەمە هینەکەم لە بیر دەچێتەوە نووسەرەکەی، بەڵام بەرحاڵ خانمێک کردی 2014 کاویش نیشان دەدا بەڕاستی لە شوێنێکی لە جێیەکی وەکو دیاربەکر زمانی کوردی مەترسیدایە، بەڵام دەبێت لەو لێکۆڵینەوانە ئەندێ زێدەتر بکەن، دەبێت زۆرتر ئەو لێکۆڵینی لەم بابەتە بکەن. مامۆستاجان لێرە من ئەگەر ڕێگا بدەی ڕای دەگرم دەمهەویست بەحسا مافی زمانی بکەم linguistic human rights، ئەمە ڕای دەگرم بۆ جارێکی دیکە بەڕاستی پێم وابێ ئیتر دۆستان ماندوو بوون ئێستا بابڕێک بەحەس بکەین نەگەرێکێک پرسیاری هەیە تێبینی هەیە زۆر زۆر خۆشحاڵ دەبم تقریبی 20 دقیقەیەک ماوە ئەو 20 دقیقە بڵا ئەم بەحس بکەن ئەمە ئەگەر تێبینی هەیە قسە هەیە
بەڵام یەک تکام هەیە ئەگەر دۆستان قسەیان هەیە هەوڵ بدەن پوخت و مختصر و کورت 3 دقیقە قسەکەیان بکەن بۆی کە چەند نەفەر بتوانە قسەکە چەند کەس gelek spas mamoste saat xweş tavî mamoste ji ber kubariya xwe û ji ber camêriya xwe naxwaze bina bike lê hûnzarinê min cira min nexweş e ez bina bikim yanî di civata me de em fêr bûne gava ku mafê axaftinê ket destê we şîret al me nekin yani li hember we zimannas hek heye profesörek heye hewce nake ku hûn şîret al wî bikin ya jî tişta bînin bîra wî ew ji xwe zane ye mesela ew tiştekî dibêje hûn jî pênc tiştên we ku wê nebêjin ji xwe heta ku ew wî tiştê bibêje wî 40,000 tişt dîtine tenê çîrokek Kurt ev destûra mamoste dibêjin Picasso carekê li civatekê jê re dibêjin tu dikarî ji me re wêneyekî çê bike Picasso hema wêneyekî nava 5 deqeya de çê dike jê re dibêjin we mal xirab te tenê 5 deqa de çêkir dibêje na 40 sal û 5 deqe ji ber ku min 40 sala xwe perwerde kiriye heta ku 5 deqeyan de ji we re vî sûretê çêbû ji ber wê heger mamoste nimûneyek da bizanin ku wî 40 barê pirtûkan helbest xwendine ya jî tişt li ser zimannasî xwendine ku van tiştan têp kurtî ji we re dibêje ji ber wê ji kurahiya profesörekî şikê nekin zanim ku gelek tiştê ku hûn ê bibêjin hayî ji berê de jî heye ji ber wê çavderiyê xwe nîqaşê xwe tiştê we hebe wan bibêjin fermo kerem bikin Seyfettin fermo Mamosta ev me bibirin cara peşima yani o tiştekî gözlê zêde bikim nîne yani. gelek spas kir ku ha ji ber ku te destê xwe ra kiribû ha destê te ji wir maye Tamam. baş e serçavaz benî mala te فەرموو مامۆستا کەرەم کرد iklim destê xwe ra kiribû iklim viraye iklim ka iklim çûye ji ber ku ji min re naval vire iklim va tu virî iklim tu amadeyî kamera xwe veke iklim tu karî bipeyivî min ji te re şand ka deqeyekî birayî iklim bawerim nel viraye bawerim nel viraye wekî din kes dixwaze tişekî bêje Hesên te dixwaz tişekî bêjî bawerim Hesên kerem ke باش مامۆستا بۆ پێشکەشیە مامۆستا سپاس دەکەم لە گۆری پار و ئیسا مامۆستا کورمانجیای پڕ تێ پێم کردن ینی پارمە پچێکی زەحمەتی دکشان ئیسا پڕ باش باز بێژم ئەلیسا پڕ باش پێم دەکەم belki tu fêrî sêranî bûbûyî ولا نظام ولا ناس مامۆستا پرسا من سەر يعني تێکەلی و سنۆرە هەیە يعني دەمان دمەیزن ڕەوشە کوردستان يعني فەرمیەتی دە بووە 4 پارچە و ئەف تێکەلیەک چ نەبووە ناو کوردادا ئەفشی بووە سەدەم کۆ ئەم دەبێژن زمانە کوردی ئەم شەبدوو فێم ناکەن و ئەف دەبێ هێنجەتێک کۆ کورد بە کوردین يعني کۆ هەفتوورە دیالۆقاکە کوردی نەدانن مثلا لێ دەمام دمەیزنن هەموون پارچەی دەجێ مثلا باکوور jî kesekê Semsûrî û kesekê Cizîrî dibêjin em şevdû fêm nakin. Hê nîzîkte herin Cizîrî û Goyî dibêjin em hatû fêm nakin. Ev jî disa gelo ji ber têkiliyê an ji ber pirsgirêkên dên hene nava Kurda de ji ber çi ye yani an jî ji ber ku tenê perwerdehiyeka bi Kurdî nîne ji ber vê ye. Tu fikrata ser vê pirsê çi ye spas dikim. gelek spas Hüseyin mala te ava fermo mamoste زۆر سپاس کاکی حسەن کە پێت وایە کورمانجیە من چێتر بووە مەمنون سپاس بەڵام احتیمالیشی هەیە لەبەرەوە بێکەوە چی مامۆستا سەیدۆک و سوورانی تۆ باشتر بووە مەمنون ڕاستە بێژی من 2012 گاڤاکو لە پشودانی ئەکادمی ئەم دەبێژن سەبا دەکەڵبووم من نەهەیف لە باشوور بووم ئەو نەهەیف پرانیەوی من لە
دبر سوران و رواندز بوم بر هندي من برحجي شياية دكام يعني من دخازم حاد روج مخابن ليرة تشنينة برانكي كلك هي دروة لشيات تشنينة ليرة من برحجي دكام لتشياية يعني من تير نابم كبار يخود من شياية بحال بر هندي بو بي دبر بوم لي بلا مد شوم اكريد شوم زاخو شوم هوكي بدر من لاك تشب دا ما بيشكشكاري دكر حولي سليماني من قال لك جاران بيست كو علي سليماني دقود باديني فهم ناكر باديني جي دقود من سليماني فهم ناكر يعني من جاري كي مباور نذكر لا شوفي تاكسيك بيست حوليري بو قد من 10 صال دي بتشم حو دهوكي وبم باديني فهم ناكر ما قال لك براستي او قال لك جمره بالكيش بو نزان براز دقود دراو دقود لما اوجي بيستيا تخازن بيجم تشتكي قال لك تبعية كو باجارك دي فام نكر نهاجي لألمانيا قال لك جهنة اگر شوزار خو باخون شوزار باجار خو قندي خو باخون او دي نكارت فام بكر باجارك مثلا 30 كيلومتر 40 كيلومتر بدري نكارت فهم بکن اگر 100 کیلومتر 200 کیلومتر 300 کیلومتر هر نشد فهم بکن چت کن ازمانه که استاندارد هيا ازمانه که استاندارد هيا کو سیاستوان پیدا خون مکتب پیشول دکد زانکو پیشول دکد میدیا پیشول دکد بر هند داخل ولات عربی جواتو والولات عربي قال لك ولات بتايبد مثلا ليبيا والجزائر وموراكو واني مثلا باكوري افريقيا احتمال هي مثلا عربيه الكويت يعني عراق فهمنك لبلي عربيه كي ستاندرد هي كو هم فهمتك كرد او درفت شنابويا يعني قال لك جاران وان كسانكو ديجي ما في ثمانية كردانة مثلا دي بيجي مون بهفدو فهم نايك يعني شد خازن يعني مثلا ما شبكن عزمانك مثلا بكن كو هم بكارن همو استفاده بكن وفهم بكن او بهانه شرحه خمدل بكم فسانه زينه ومهي شبن بهانه ما بس او بهانه براستي يعني كما ما قال مثلا تركيا حمي كسان لتركيا اگر تركيا ترتي ناخون اگر تركيا مكتب ناخون حمي بهيساني فهمت كان لا فكرنا كان مستحيل تشتوتونينا منها مثلا هبال هنا 6 سال لكندا جامعة تواكلية بإنجليزي هو برباشا لبالي مثلا جنوب أمريكا قاوة مثلا عندك جار الفيلم دايا مثلا مديتيها هاو كاربو مثلا اگر براستي بالجنوب أمريكي خو قصة بكان بيجد او تشغل يعني دي قوي خو عادات بدات تمرين بدات بروفاب كات كو براستي فهم بكان نا انجليزي قال لك باشترا انجليزي بتايبد باكوري امريكا بر هندي كولونياليزم او داستانه كي درجه لمثلا لانجلترا جي نها ايروجي عندك منطقه فهم نكر كو اودي تشد بيجي هم جي انجليزي خبر ده بله ستاندرد كي انجليزي هنا لكردستان مخابنه او تشني او مشكله كي مازنا عندك جاران برسيبا من جبوبان كسان او كردي او هم زراوه هي ام تشبك ونخ او نشاشيا ما شاشيا و همو زمانك چند شوزار همونه توي چند زمان يعني طيبتي كردنينا قابا من دبيجم تو ما فزماني بدمن او خمي منها من دزانم تشبكه تو خونه ده او نخمته تو ما في زماني بدمن عندي لديار باك تشبكه عندي لهولة تشبكه او نخمته يعني دي وتو برسيب بدي ام نزاروك
ئەمژی گەورەنە ئەمژی فۆم هەیە ئەمژی پرۆفسۆر هەیە ئەمژی دەزانن چت کە ئەمژی دەزانن پەروەردە چییە دەزانن زانکۆ چییە چما تۆ لە جام من وەکی زارۆکێک خەبەر دەدەیت هون نزانن چ بکە تو چاوە دەزانی ئەم نزانم چ بکە تو دەرفەتدایە من هێشتا دەرفە نەدایە ئەو تشتێکی گەلێک سروشتیە تشتێکی دیجی هەیە مامۆستا حسێن هەندێک جار هەیە هەندێک دەبێژن ئێ بڵا لە کوردستانە باشوور مافەیە چ ماوێ دەرێ یەک شێوەزار نینە ئەی چێ نەبووە نەهاژی چێ نەبووە دنیا خراپ نەبووە یعنی چ بووە مەسەلە دۆک دەخوازت بە شێوەزاری خۆت خەبەر بدات بە شێوەزاری خۆ مەکتەب بچێت لێبەلێ نەها گەلێک بە هەزاران لە دەهۆک سۆرانی باش فام دەکەن بە هەزاران لە هەولێرە کورمانجی بادینی بتایبەت احتمال هەیە مەسەلەن کورمانجیە ماراش مەسەلەن یا فام دەکەن لێبەلێ مەسەلەن کورمانجیە ئاکرێک گەلێک باش فام دەکەن بادینیە ئاکرێک ڕاحەت فام دەکەن دەبەرە قڵاوە هەولێر هەموو شتان ئەگەر دەرفەت هەبێت ئەو شتان دێت چێ بێت یەک گرفتی دیشی هەیە هەندێک جار هەندێک هەواڵ دەبێژن ڕێنووس گرفتێکی مەزنە ئەگەر هەمی کوردان بلا وەکی یەک ناخۆن بلا خەبەر نەدەن وەکی یەک لەبەلێ ئەگەر وەکی یەک نویساندن بکەن بنویسن ئەو دێ هاریکاری بکات ji بۆ باشتر فامکردن من ئەو قبولە من ئەو قبول دەکەم ئانژی ئەم حەول بدەن نەها لە ڕۆژاوا هەندێک هەیە مثلا لە ڕۆژاوا نەها لە زانکۆ بە باوەڕیان من لە هەندێک دەبستانیژی سۆرانیژی مەسەلەن تەدریس دەکەن وانەیە سۆرانیژی دەبێژێت ئەو پڕ باشە لێبەلێ مەسەلەن لە جیەکی وەکی باشوور مخابنێ چونکە سیاسەتێکی ئەزمانی نینە سیاسەتێکی زمانی نینە زمان ئێهمال کرایە ڕاستی بە ئالیەکی گەلێک خراپ ئێهمال کرایە وێ دەرێ مخابنێ ئەو مشکلە هەیە ئەو مشکل هەیە مەسەلا گاوا من وێ دەرێ بوو من پەیتا هەر گاوا من دەرفەت بووە هەبوو من پرسیار دەکرد مەسەلا من لە شۆفێر تاکسی سایقی تاکسی فڵان ئەو شتانە شۆفێر عەرەبە من پرسیار دەکرد مە گوت تجارەت هەنە من گوت مەکتەب دەچن گوت بەلێ من گوت بە چه ئەزمانێک دەخۆنن مەسەلا دەگوت وەڵا زمانی کوردی بەدەپرسی بڵا کوردی مەبەستەوە چییە کوردی هەولێر کوردی یان بادینان دەگوت کوردی هەولێر کوردی بادینان وەڵا ماوەیەک هەیان بوو کاکە مامۆستا ماوەیەک هەیان بوو بەڵام دوایە منداڵەکەم دین بوو مەگوت چما دەگوت وەڵا مامۆستایەکیان داناوە بۆ خۆی بادینی نەدەزانی منداڵەکە دەهاتەوە مەکتەب منیش بادینیم نەدەزانی فەقیرە دەگریان دەکوت بابە ئەوە چییە من فێر نابم ئیدی تەواویان کرد یعنی ئەوە سیاسەتی زمانی غەڵەتە تۆ مامۆستایەکدا دنیای بادینی بە منداڵی سۆرانی بڵێ کە بخۆی بادینی نازانێت ئەخ چۆن شتی وا دەبێت وەک ئەوەی ئێستا منداڵی من مەسەلەن بچێتە مەکتەب یەکێک دەرسی پێ بڵێ کە مەسەلەن ئینگلیسی نەزانێت ئەخ چۆن شتی وا دەبێت ئەنی غەڵەتە بۆیە هەبوونی سیاسەتی زمانی درست چ لە تەرەفی حکوومەتەوە چ لە ناو کورداندا دەتوانێت دەکارێت گەلێک ئەو تشتان و ئەم ئیرۆ بە مشکلە دەبینن بە گرفت دەبینن چارەسەر بکەن بڕاستی زەحمەت هەیە نەهێندە ڕاحەتە لێبەلێ ئەم دەزانن دەشێت چێ بێت ئەم لە کەنەدا کردە ئەم لە ئەمریکا کردە ئەم لە سویتسرلند کردە لە گەلێک جیان ئەم تەجربە هەنە بەڵێ كيك موسى الفر فرمو كرم بك مرحبا مامۆستا دەنگیم هەیە بلدين قلت هاي سرچاوك دەنگی مامۆستاژی gelek xweş e niha stranan bêjî welahî gelek stranê xweş bêje ha بەڵێ دەزانم بەڵێ دەزانم بەڵێ
مامۆستا موسا هایوە ژێتونە مامۆستا بەری کو ببە زماناس هونەرمەند بوو شاعیر بوو شانۆکەر بوو چوان پەروەڕە دەرکەتی سەر سەحنەیان ستران گوتنە هون نزانم ji xwe diyar e mamosta wallahî diyar e dibêjî tu kû derê temaşgehê hunermend e hemû derê Erşbaz mamosta Musa kerem ke kerem mamosta ez pirsekê me yanê min got mamosta şîretekê bike ma ji xwe hemû kes li ser zimanê Kurdî daxivê êdî ji bo newenda nabin lê mirovek li Bakurê ya da li Kurdistanê bijî mamosta çawa dike şîretekê lê bike ka li ser çi lêkolînekê bike derheqê zimanda yanekî masiyekî çawan heye dibînin yani ne ji Avrupayê ji derve bitin li Kurdistanê bi li gundan bijî bajaran bijî û li heskirê zimanê Kurdî be li ser kîjan mijarê yani mamosta kîjan mijarê da kê masiyekî dibîne memnun şîretekî diyarê bike Mamosta Musa pirsyarekî pir muhîm e bi rastî pirsyareke pir muhîm e gelek tişt hene mesela pirsekî pir muhîm mesela li Bakur ew e çima xelek ejmanê xwe bîr dike ihtimal heye tu bêjî ay ew kurekî ciwan cindî ew kiye مامۆستا ev 2 saate ji tirsa min û te newêre bipeyve gelkelekan rûştiye ji min re dibêje bipeyve bi qurban bipeyve maşallah çend cildî ev birazekî me ye em hatinin mala wan ji tirsa min û te newêre bipeyve seraser çawa nase navî rênase rênas mamosta Musa can mesela من دڵنیام ئێوە دەزانن هەندێک ماڵبات هەن لە دیاربەکر لە ماردینێ لە هەکاری لە لە مێرگێ حتانی من بدیتە لە کرشەهیر چونکە من نزیکێ گاواکو من لە تورکیا ئیلتیجا بووم ملتەجی بووم من نزیکێ چەند نزیکێ نەهەیب دەهەیب من لە کرشەهیرێ ڕۆنیشتم لە کرشەهیرێ نزیکێ ئەنقەرە ماڵبات هەبوو kurmanciyekî paqij kurmanciyekî can xeber dide hemî malbat dê bila tu mesela biçî lalê malbatek bêjî yani pirsekî sade çima hûn dikarin kurmanciya xwe biparêzin hûn çi dike de heyvan sê heyvan çar heyvan berê xwe de note bigirî kengê Kurdî de peybin kê kişk لەگەڵ کیشک کوردی دەپەیوە tenê Kurdî dipeyvin û berê xwe didine televîzyonê Kurdî ku xwe didine radyoya Kurdî tiştekî Kurdî dixwînin eger mesela wan mesela keçikekî 18 sal heye ew keçikê 18 sal çawa dikare kurmanciya xwe biparêze tenê berhengê ku digel dayı babê xwe Kurdî xeber dedet an jî berê xwe didet televîzyonê jî an jî qewm û eşîret û malbat hene li Diyarbekir mesela li gundê li cemwan Kurdî xeber didin hemû ew tiştanê bi te nivîsandin ew mesela diraseyekî pir muhîm e gava mesela li Dumayî tu dikarî bêjî mesela eger malbat te pirs kir wela min bi dil hecê dikem ku zarokê min bi kurmancî xeber bide lê nizanim min çi bikim hemû tiştê Tirkiye min çi bikim hûn ew xwendkar dikarit bêje min malbatekî naz dikim kurmanciya wan pir baş e zarokê wan bi kurmancî xeber dide dayî babê wan bi kurmancî xeber dide dayê gewre û baba gewre bi kurmancî xeber dide ew jî bêjme te we to şûlê xwe dikin kerem ke gelek tişt heye bi rastî gelek tişt heye ya mesela hindê kes hene niha li Bakur dikarin mesela dibêjin wan Kurdan ku mesela çûn Kirşehîrê wan Kurdan li Qeyserî wan Kurdan li Qonyayê wan Kurdiyê xwe bîr kirin bi rastî
يعني دراسەیەکی سیستماتیک هاتیە چێکردن ئەم بزانن بڕاستی ڕاستەیانە چونکە هەندێک جار هەیە تشتی ئەکادمی دەگەڵ تشتی ئیحساسی و ئەوە نەشت تێکەل بیت تشتی ئیحساسی و یا مەسەلەن ڕۆژنامەوانێک تشتێک دەبێژێت ئەوان نەیەک تشتن وان تشتە جدانە ئەکادمی دێ ئەکادمی بێت دێ سیستماتیک لێکۆڵین بکات gelek tiştene yani eğer tu bixwazî mesela hindêk car ew tiştê mamosta Hesên got çima meselen hin Kurdan bi hevdû fam nake mesela Kurdî Rojhilat mesela Kurdek min mesela gel piraniya Kurdan î bajara mesela senendecê ihtimal heye mesela kurmancî fam neke gelek insanê zûrek hene gelek roşnbîr hene gelek nivîskar hene kurmancî پر باش دزانن کرمانجی دخونن همه تشتانه لی پرانی خلق چون که درفت نبویا احتمال هیا فهم نکه لی تشتک هیا تیکلی ام دکارم بیجن تیکلی نینه بر هندیه برا ام لی کولی نک بکن مثلا راپرسیک بکن 100 کس لدیار بکری 100 کس برای خودن وان کسان وان کسان کو دبیجن کرمانجی باش دزانن و کرمانجی جوان را پر مهمه بلا راپرسیک لوان بکن برای خودن چند کس لوان سورانی خبر دادد چند کس لوان ستران سورانی کو خود داد چند کس لوان چند ساعت لحفته دا برای خود داد سورانی تیوی چند کس لوان سفر دکت بو باشور سفر دکت بو روشحال همه تشتانه تیکلی زمانی چه هیا چه قاس هیا کی داره هیا به چه آلیه که همه او تشتانه ام دی گلک تشتان فیره بود یعنی احتمالیه تو گاوه توابوی برای خودی مثلا من نظرم براستی من نظرم نها برسی بیت بدم لی احتمال هیا مثلا اگر تو لیکولینک بکی برای خودی که مثلا اگر کسک دی یک هفته دا یک ساعت برای خود داد پروگرامی که تلویزیون به سورانی پر باش دزانه یا سورانی بی گلیک باشتره لسورانی کسی که تو گخونه داد به رادیوی سورانی یا به تلویزیون سورانی یا مثلا سفر ناکرد بو باشور سفر ناکرد بو احتماله مثلا تو برای خوب دی وان شوفران مثلا کو سفر دکن تشت بن بو زاخو مثلا ابراهیم خلیل او تشت در باز دبن هندک کو حتی زاخو دهوک دچن سورانی فیره نبونه وان کو دچن بو دهوک و سلیمانی جی سورانی فیره بونه یعنی او علمه کی زور سیری جینیه لبله گلک تشتانی جی رون دکن آشکرا دکن چونکه هندک از دبیجن وان زاراوان گلک جدانه گلک فرقانه بر هندی ام فعلا ناب دبلی اگر کسی مثلا تنه چونکه شوفور مثلا 10 جار چوب با حولیر سورانی فاندکت دی او نشانه او ازمان یک ازمانه دبلی دو دایلکت بون نها کو کشکی تکالی هیا او مرو فاندکت یعنی ام دی گلک تشتان براستی در بخه گلک تشته ما مستقل سپاس پرسیاره کی گلک باش ما مستقل بسه دست خوش ما تنگزار گلکی بو رجبر که ما گوتو ساعت ده یعنی گوری ساعت اروپای ساعت ده وی خلاص بکن جبر دعواله بون التدکن ما گلک سپاس ساعتات خوش دیسا بابت جالب و چی به سورانی چه مجرد گوت راکش هبو جيراد قلت تشتك راكش ترنج راكش يعني جبو بالكيش بالكيش لبلي ما مستايا كي خوشويست هيا تجي ناس دكي زاني كده بيجم او همين شدي بيجيت تشاو راكش راستك جالك سباس ايفيدار مو دواما و بابته كل سر ما في زماني بو او جدي ديسا جهه پوليميك و اگاهين گلكي باش بنجبو بشتاران هوادارم که دامات هبه که درصد جدی ام وان بکن زكيف خوش بم ساعتات خوش ما مسته ديسا ريناس ريت بدون جبر که 2 ساعت كلا كامرونش
فقیر و جارج مراد گو توش رناس کا بجا بای بای سرسرا سرچاوا کاکی رناس اینجا ما مستر سپاس مالاتا و بو داویه درسی دیسا مافی بو جناب تام دهیلم فرمو ما مستر زۆر سپاس مەمنون بۆ هەموو لایەکتان سپاس کە ئاوا بەڕێزەوە و ئاوا تەحمل دەکەن ئەو قسانەی من گوێ دەدەنێ بەڕاستی زۆر زۆر سپاستان دەکەم من زۆر کەیف خۆشم کە هەموو جارێ لەگەڵ ئێوە لە جەمێەوە قسە دەکەم و ئەو باسانە دەکەین کە بەڕای منەوە زۆر گرینگن چونکە زمانە و زمانی کوردیە و بۆ من بەڕاستی هەموو تشتەکە جارێکی دیژی وەکی مامۆستا سەیدۆ پێشنیار کرد من سۆز دەدەم کە درێژە بدەم بە بەحسەخوا لەسەر مافی زمانی جارێکی مستر حوالی جا شباب ببینه خوش بخاطر و تواس سبت در سادن ده موجود ببینیم بخاطر